باسی ئێریشی چاندی دەکەی، ئێریشی کولتوری دەکەی، ئێریشی استەخباراتی دەکەی، شەیدمان لە هەموو ناوچەکانی باشووری کوردستانمان هەیە. بۆیە شۆڕشی ڕۆژاوای کوردستان ئەتوانێت بڵێن شۆڕشی هەر چارپارچی کوردستانە، چونکە خزمەت و بەشی هەر چارپارچی کوردستان لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا هەیە. شۆڕشی ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ لە ئاستێکدایە کە تێکیلی زۆر بەرز هەیە کە ئەمڕۆ شۆڕشێکی ئینسانی بەڕێوەت بێ، شۆڕشێکی کە براتی گەلان بەڕێوەت بێ، شۆڕشێکی کە حەوت ئیدارە هەشت ئیدارەی سەربەخۆی ڕۆژاوای کوردستان هەیە، سەیەد سەدی لە سی خاکی دەستوری سووریا بە دەستی ڕۆژاواوەیە. ئێمان هەمومان ئەبینن کە تورکیا لە کاتێککە ئەڵێ شەڕی پێگەکردکەم لە دوی ئەوڵات دەڵێ میساقی مەلی بەجیبەجی دەکەم. ئەمە تورکیا مەحالە، یعنی ئێمان لە سەرەتاوە ئەزانن کە تورکیا شەڕی یەک پارتی ناکەێت، شەڕی یەک ڕێخستن ناکەێت، شەڕی یەک کەسایەتی ناکەێت، شەڕی هەموو گەلی کوردەکەی. چکو تورکیا لە دروستبوونی دەوڵەتی تورک تا ئێستا دروستبوونی لەسەر تەنەبوونی گەڵانە. ئێستا ئەرمەنی قڕ کرد، سوریانی قڕی کرد، ئێستا توانێت دەڵێ کوردیشی قڕێکم ئەو ناوچەکە بۆ خۆم دەمینێ. تەنیا قڕگردن بۆ مردنیە، قڕگردنی مێشکی هەیە، قڕگردنی چاندی هەیە، قڕگردنی کللتوری هەیە. ئێستا ڕۆژاوای کوردستان دوو هەرێمی سەرەکە داگیرکرایە کە سەرەکانیە و عەفرینە. ئێستا عەفرین گۆڕانکاریی دیموگرافی گەورەتیە دروست دەبێت. ئەوە تێنیشان کە ئەمە خەتەری جددیە لەسەر باشووری کوردستانەوە. دەبێت ئێمە ئەمە بزانن کە کوردێک لە چه ئاستێک بوو ئێستا مناقەشەی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ دەگرێت. ئەمە پشت لە چی دەبەستێت کە سیاسەتی ڕاستە. کاتێک سیاسەتمان هەبێت، چینیتی لە لای من نەبێت، دابشکردنی دەسەڵات لای من نەبێت، ڕێخستنمان بەهێز بێت، گەلمان بەهێز بێت، ئابووریمان بەهێز بێت. بڕواتان بکەن ئێستا ڕۆژاوای کوردستان هێزی خۆی بەخۆی چاردەکەی، چەک چاردەکەی، بسپای چاردەکەی، لە فابریقای چاردەکەی. ئێستا ڕۆژاوای کوردستان تەنیا شتەکانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ناکرێت لە دەرەوە هەناردە دەکەیت. ئیدیکە ئاردا زەیدە خۆراکە هەمویان بەخۆی دروست دەکەیت. ئەمە چیە؟ ئەمە بوو هاوکارێک کە ڕۆژاوای کوردستان خاوەن بەهێز بێت. ئێمە لێرە دەژین چەندین ساڵە باشووری کوردستان لە ئاستێک بوو هەناردە دەکرد، هەنگاوین هەناردە دەکرد، گەرم هەناردە دەکرد، ئاردی خۆی. ئێستا ئارد دەینێت لە نای خۆ. ئێستا هەموو شتێک دەکرێت کە ئەوە شتێک دەینێ ئەمە خاوەن ئابووری و هێزی خۆی نەبێ، خاوەن هیچ نی، کای خاوەن هیچ نەبێ، خاوەن بریانانە. ئەوەی کە ئێستا ئێمە لەم ڕۆداکە ڕۆژی ساڵوەگەڕی خۆراوامانە گەلەکەمان لێ ڕزگاریوە لەژێر پەیامی پیرۆزی جەنەبی سەرۆگاپۆ بووە کە بەڕاستی یەکێکە لەوانەی کە بیربەندی گەورە سەرۆگاپۆیەکێکە لەوانە بەم شێوەی لە ئاستی دنیادا ئەوانی کە قسەی لەسەر دەکەن لەم ماوەیەدا لە هەندێک لە تۆڕی کۆمەڵایەتی بابەتێک لەسەر سەرۆگاپۆ دابەزی بوو و ئەوانی کە لێکۆڵینەوەیان لەسەر جەنەبی سەرۆگاپۆ کردووە. یەکێکە لە پیاوە مەزنەکان لە زۆر شوێندا لە بابەتەکانیدا لە فەلسەفەکانیدا ئەگەر لە مارکس لە پێشتر نەبێ کەمتر نییە، ئەگەر لە فڵان لە پێشتر نەبێ کەمتر نییە. بۆیە ئەمە بارەیەکی گەورەی خۆی گەلی ئێمە دەکرێت ئێمە لەگەل لە زۆر شوێندا گەلەکەی ئێمە قۆناغی سەختی بڕیوە، خەبات و شەهیدی زۆری داوە، وەختی زۆری داوە، بەڵام نەتوانراوە بە ئەنجام بکە. ئەم جارەیان لەژێر ڕابەرایەتی سەرۆگاپۆدا توانراوە کاری بکرێکە بەڕاستی شایانی هەیە. بەڕاستی نەک هەر ئەمریکا و ڕووس، ئەمریکا و ئەوروپا، تەنانەت سین بەم هەموو دووریەشەوە مەجیبن بۆ جۆرە سیاسەتی کە لە قەندیلەوە لە سیاسەتی سەرۆگاپۆوە بەخشی کردووە. باشووری کوردستان تەبعاً نمونەیەکی جوانمان پیشان نەداوە لە کۆتاییدا، بەڵام هەرچۆنێکی بێ سەرچاوە بۆ هۆشیاری، بۆ قەزیێنەتەوەی و بۆ مەسەلەی ڕوبەڕوونەوەی ڕژێمە داگیرکەرەکە. ئەمە واقعێکە. بۆچی ئەگەر ئەمە نمونەشمان جوانیش نەبوو بێ لە باشوور، لەوانەیە بووبین بە پندێکی جوان بۆ پارچەکانی تر. لە ئێمەوە ئەزمونیان وەرگرتووە کەوابێ ئێمەین لە باشوور سەرچاوی ئەم هۆشیاری و ڕاپەڕینی و ئەم سەرکەوتنە. لە هەر پارچەیەکی سەرکەوتن هەبێت باشوور خاوەنیەتی و لەگەڵ ئەوەشدا دەبێت هەموو ویلایەتمان شانازی پێ بکەین. یعنی وەکو لە ڕووی زەهنیەوە ئیش لەسەر ئەو کۆمەلگایە کراوە، یعنی کۆمەلگا ئامادەکراوە بۆ شۆڕشێکی ئاوە. بۆیە جیاوازیەکە کە ئەوە تەماشا دەکەی مەسەلەن بەڕاستی تا ئێستا باشووری کوردستان لەژێر هەمان کللتور و فەرهەنگ و تا ئێستا خەڵک بە ڕزگارکەری خۆی دەزانێت، خۆی بە ڕزگارکەری خۆی نازانێت.
لەبەرەوەی حزبەکەی پشتی بە دەوڵەتێکی تر بەستووە و ئەویش پشتی بۆ بەستووە ئەویش پشت بە خەڵکی تر دەبەستە ئێستاش لە باشووری کوردستان هەمومان چاوەڕێین یەکێک بێ ئێمە ڕزگار بکە